دڵت بە زەکاتەکەوە نەبێت، بڵێ دیارە من ماڵم هەیە بۆیە زەکات دەدەم. هەر بەو ماڵەی کە لە دنیادا ئەوەندە دڵت پێی خۆشە، هەر لەوێدا بە ماڵەکەی خۆت سەزا دەدرێ. ئەو ماڵەی کە جاری وا هەیە دڵی چەندین کەسی لەسەر دەیەشێنی، چەندین جار خۆ تووشی عەیبداری و گونەهباری دەکەی لەسەر ئەو ماڵە، بەڵام ئەگەر وریانە بێ هەر ماڵەکەی خۆت بۆت دەبێتە ئاگر و لە قیامەتێدا ئینسان پێی سزا دەدرێت. خوای پەروەردگار هەموو لایەکی پەنا بدات. ئەی ئینسان، خوای پەروەردگار کە ماڵ و سامانی پێدای چاکەی لەگەڵدا کردی، ئەتۆش چاکەکار بە. لە بەرامبەر ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار شوکرانە بژێر بە. لە بەرامبەر چاکەی ماڵ و سامانێک کە خوا پێی داوی کە زۆر کەس حەز دەکا هەی بێ بەڵام نیەتی، ئەتۆش ئینسانێکی چاکەکار بە. وەختێک ماڵت هەیە، سامانت هەیە، مەڵێکا کە من جا چۆن دەبێ ئەو هەموو پارەیە بدەمە زەکات، دڵت بە زەکاتەکەوە نەبێت، بڵێ دیارە من ماڵم هەیە بۆیە زەکات دەدەم، خوای گەورە بەسەری کردومەوە ماڵی پێداوم بۆیە زەکات دەدەم. ئەی زۆر کەس پێی خۆشە کە ماڵی هەبێ زەکاتی لێ بدا بەڵام نیەتی. لە یەک دەفتەر 2 وەرەقە و نیو زەکاتە. ئینسانێک یەک دەفتەری هەبێ دڵی بە 2 وەرەقە و نیوە بێت، کە دەڵێن پیاوێک ئەوەندە ماڵ و سامانی هەبووە 40 دەفتەر زەکاتی بووە، 40 دەفتەر زەکات. ئەنجا وەختی حیسابی کردووە گوتوێتی کە حەکە جات چۆن دەبێت 40 دەفتەر بدەمە زەکات، بەخوا گەلێک زۆرە، نایدەم بەخوا بیخەنەوە گەڵ پارەکەی. تۆرە حیسابی ئەو هەموو ماڵ و سامانە نەکەی، خوا پێی داوی حیسابی ئەوە بکەی کە 40 دەفتەر زەکاتت هەیە، ئەی دەبێت چەند سەد دەفتەرت هەبێت. لەبەرەوە خوای گەورە چاکەی لەگەڵدا کردی، ماڵی پێدای، ئەتۆش ئینسانێکی چاکەکار بە، زۆر بە دڵێکی فەڕاح، زۆر بە ڕەحابەتی سەدرەوە ئەو زەکاتەیە بدە، چاکەکار بە لە بەرامبەر ناز و نیعمەتی خوای پەروەردگاردا.